کەمبوونەوەی ڕادەی سەبر و یەکتر قبوڵکردن لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی. کەمبوونەوەی ڕادەی سەبر و یەکتر قبوڵکردن یەکێک لەو بابەتە کۆمەڵایەتیانەیە کە لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا گەیشتۆتە ئاستێکی هۆشداردەر. ناوەندی ئاماری گالۆپ بە پێی ڕیزبەندی، ئێران، عێراق و سوودانی باکووری وەک تووڕەترین وڵاتەکانی دنیا ناساندووە. بە گوێرەی راپۆرتی ئەم ناوەندە 50% دانیشتوانی ئێران تووڕەن. بۆ پشتڕاستکردنەوەی ئەم ئامارە بە پێی راپۆرتی ناوەندە پزیشکیەکان لە هەشمانگی یەکەمی ساڵی ڕابردوو، 401,335 برینداری شەڕ و کێشەکانی خەڵک لەگەڵ یەکتر سەردانی ناوەندە پزیشکیەکانیان کردووە. ئەم ئامارە دەری دەخات کە سەبر و تەحەمولی خەڵک تا چ ڕادەیەک کەم بۆتەوە و تووڕەیی و توندوتیژی لەناو خەڵکدا پەرەی سەندووە. ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی هەموو پێداویستیەکانی کۆمەڵگایەکی تووڕە، نیگەران، پەرێشان و قەیراناوی لە هەموو بوارە کۆمەڵایەتی، سیاسی، ئابووری، فەرهەنگی و ژینگەیی هەیە. ئەم ڕژیمە ڕادەی تەحەمولی خەڵکی لە بواری پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا گەیاندۆتە سنووری تەقینەوە. تەپ و تۆز لە ئاسمان و لافا و بوومەلەرزە لەسەر زەوی، نەخۆشیەکانی وەک کۆڕۆنا و گرانی و بێکاری لە ڕاددە بەدەر، هەڵاواردن و توندوتیژی لە دژی کۆڵبەران و سوختبەران، هەڵاواردنی سیستماتیک لە دژی کەمینە ئاینی و نەتەوەییەکان، گەندەڵی ئیداری، حیجابی زۆرەملێ و ملهوڕی ئاخوند و لات و چەقۆکێشە ئیسلامیەکان تەنیا چەند نمونەیەکن لە قەبارەی بەرچاوی ئەو هۆکارانەی کە ئەمنیەتی ڕەوانی و تەندروستی خەڵکی لەگەڵ مەترسی جددی بەرەوڕوو کردوێتەوە. گرفتە جددیە کۆمەڵایەتیەکانی وەک ئێعتیادی ملیۆنی، توندوتیژی هەرڕۆژەی دەسەڵات و گروپە لۆمپەن و مافیاکانی سەربەدام و دەستگا پۆلیسی و ئەمنیەتیەکانی ڕژیم، بەرزبوونەوەی 19 بەرابەری زیندانیانی ئاسایی، پەرەسەندنی تەلاق و سیغە و لەشفرۆشی ئیسلامی، دزی و تاڵان و بڕەوی بەرپرسانی ڕژیم، نائەمنی ڕێگا و بانەکان، نەبوونی خزمەتگوزاری پزیشکی و پەرەسەندنی بەرچاوی مناڵانی کار و بێسەرپەرست، بێخانەولانەیی و نەبوونی سەرپەنای گونجاو و سەرنجام بێهیوابوونی زۆر یەک لە چین و تۆیژەکانی کۆمەلگا لە باشتربوونی ئەو بارودۆخەی ئێستا لە زۆمرەی ئەو فاکتەرانن کە ئەم ڕادەیە لە تووڕەیی و بێتەحەمولی کۆمەلگای خۆڵقاندووە. ئێعدامەکان نمونەیەکی بەرجەستەی هۆکاری بەرزبوونەوەی توندوتیژی، تووڕەیی و نائارامی دەرونی لە کۆمەلگای ئێرانە. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە لە سەردەمی سەرۆکۆماری ڕەیسیدا ڕێژەی ئێعدامەکان لە ساڵدا 2 هێندە زیادی کردووە. ئێعدام بە شێوەی گشتی و ئێعدام لە بەرچاوی خەڵک کە لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا گەلێک بەرچاوە، نمونەیەکن لە بەئەنقەس پەرەپێدانی توندوتیژی لە کۆمەلگادا. ئێعدام خۆی لە خۆیدا هەستی تۆڵەسەندنەوە و ڕەوانناسی توندوتیژی بەهێز دەکات. کاتێک کوشتن لە بەرامبەر کوشتندا لەلایەن دەوڵەتەوە ئیجازە پێدراوە، کەسانی تر بۆ هان نەدرێن بۆ ئەوەی بەدەستی خۆیان ئەم بەناو عەداڵەتە بەڕێوە ببن. لە حاڵێکدا کە بەڕێوەبردنی ئەم سزایە نەتەنیا لە ڕادەی جینایەتەکان کەم ناکاتەوە، بەڵکو کاتێک دەوڵەتەکان بەپێی یاسا و لە ژێر ناوی سزای ئێعدامدا دەست بۆ کوشتنی ئینسانەکان دەبن، لە ڕاستیدا بە کەمکردنەوە لە بایەخی پاراستنی ژیانی ئینسانەکان ڕێگا بۆ دووپاتبوونەوەی لە کۆمەلگادا خۆش دەکەن. ئەو پاساوانەی کە لەم بوارەدا بۆ سزای ئێعدام دەهێنرێتەوە لە ڕاستیدا جگە لە درۆ و دەلەسە هیچی تر نییە. لەبەر ئەوەی ئینسانەکان هەر لە یەکەم ڕۆژەوە تووڕە و توندوتیژ لەدایک نابن، بەڵکو دەرەنجامی ئەم بارودۆخە مادیەی ژیانی کۆمەڵایەتیەکە کەسەکان بەرەو توندوتیژی پاڵ پێوە دەنێت و دەوڵەتەکان و چینی دەسەڵاتدار بەرپرسی ڕاستە و خۆی ئەو بارودۆخە مادیەن کە بەسەر ژیانی زۆربەی هەرە زۆری خەڵکیاندا سەپاندووە. مانەوەی ڕژیمی ئیسلامی ئێران هەڕەشەیەکی جددیە بۆ سەر ئەمنیەتی ڕەوانی و تەندروستی خەڵکو، بۆ گەیشتن بە کۆمەلگایەکی کە تێیدا توندوتیژی کەمتر و شادی و دڵخۆشی زیاتر بوونی بێت، ڕێگایەک جگە لە دەرباز بوون لە دەست حکوومەتی ئیسلامی نییە. هەر ڕۆژێک کە ئەم حکوومەتە زیاتر لەسەر کار بێت، جگە لە پەرەسەندنی تووڕەیی گشتی، توندوتیژی و خوێنڕشتن و نەخۆشخستنی زۆرتری خەڵک لە کۆمەلگادا مانایەکی تری نییە.
ئەم تونند و تیژیانە لە ئاسمانەوە نازڵ نابن و بەشێک لە سروشتی ئینسان نین، بەڵکو بە پلان و ئامانجدار بە بیانووی دژە دەرەکی بوون، دژە ژنبوون، ڕەگەزپەرستی، پیرۆزکردنی تونند و تیژی لەلایەن سیاسەتمەدارەکان و دەسەڵاتداران و سیستمی سیاسیەوە شکڵ دەگرێت و بەهێز دەبن کە جێگیربوونی تونند و تیژی لە پێناو ئامانجی سیاسیاندا فاکتەری سەرەکی مانەوەیان لە دەسەڵاتدایە. لایەنگران و ئەو کەسانەی کە پاساو بۆ تونند و تیژی دێننەوە دەڵێن تونند و تیژی بەشێک لە جەوهەر و سروشتی مرۆڤە. تونند و تیژی کۆتایی پێنایەت و زۆرترین کارێکی کە لە دەستماندێت ئەوەیە کە تونند و تیژی بەرتەسک و بەیاسایی بکرێت. ئەوان دەڵێن کۆنتڕۆڵی تونند و تیژی دەبێت لە دەستی دەوڵەتدا بێت و بەر بە ئاژاوە و بێسەرەوبەرەیی بگیردرێت. تونند و تیژی ئامانج و کارکردێکی دیاریکراوی لە کۆمەڵگادا هەیە. تونند و تیژی لە خزمەت نیزامی چینایەتی ئێستا و دروستکردنی ترس و خۆف لە ناو خەڵکدا و سەپاندن و جێگیرکردنی بێمافی بەسەر جەماوەرێکی هەرچی بەرینتر لە کۆمەڵگادایە. هەبوونی کۆمەڵگایەکی دوور لە تونند و تیژی و ژیان لە کەشێکی بێترس و خۆف، بێنیگەرانی لە دەست بەسەرکران و ئەشکەنجە، بێترس لە تەقە و کوژران لەلایەن حکوومەت و باندە مافیایەکانەوە، مافێکی سروشتی سەرەتایی هەر مرۆڤێکە لە کۆمەڵگادا.